بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 20 ڕاهێنانی ئاراستەکراو هەر یەکە لەم بڕانە لەسەر شێوەی هێز بنووسە. پرسیار ژمارە 1 هەژدا جاران هەژدا ئەگەر وەکو هێز بینووسم چونکە 2 هەژدەیە دەنووسم هەژدا توان 2. پرسیاری 2 دوو د سێ دانەیە کەواتە وەکو هێز دەینووسم 2 د بەڵام دەبی کەوانەی دانێم ئەوجا توانی سێی بکەم چونکە 3 جار دووبارە بوویتەوە. ئەگەر کەوانەی دانەنێم وەکو ئەوەی وایە تەنیا پیتی د توان 3ە، بەڵام ئەگەر کەوانەم دانا واتە دووەکەش توان 3ە، پیتی د ئیش توان 3ە، دەتوانم ئەوها بینووسم، دەتوانم ئەوهاش بینووسم 2 توان 3 و د توان 3 ئەگەر کەوانەی دانەنێم. پرسیاری ژمارە 3 یەکسانە بە کەم 3 لەناو کەوانەی توان 2 چونکە 2 جار دووبارە بوویتەوە. لێرە دەژمێرم چەند جار دووبارە بوویتەوە، ئەوجە توانەکەی دەنووسم 1 جار 2 3 4 5 کەواتە 4 توان 5. بەهای هەر یەک لەم بڕانە ببینەوە. لێرە بەخۆی وەکو هێز نووسرایە ئەمن دەبی بەهایەکەی ببینمەوە. 2 توان 8 واتە 2 جاران 2 8 جار. ئەمن دەبی تۆزێک بزانم، ئەگەر نەزانم بژمێر بەکاردەینم، بەڵام ئەگەر بزانم بۆ وێنە 2 توان 1 یەکسانە بە 2، 2 توان 2 یەکسانە بە 4، 2 توان 3 یەکسانە بە 8، 2 توان 4 16، 2 توان 5 32، 2 توان 6 64 و 2 توان 7 128، 2 توان 8 256. 256 کەم 7 جاران کەم 7 یەکسانە بە 49. ئەگەر توانەکە ژمارەکی جووت بوو 2 4 و 6 هەمیشە ئەگەر کەم بوو لێرە ئەگەر کۆ بوو لێرە هەر ئەنجامەکەی کۆیە پێویست ناکە بنووسم. کەم 5 بەڵام کەمەکە توان نییە، تەنیا 5ەکە توان 4ە، بەڵام لێرە کەمەکەش توان بوو کەواتە لێرە کەمەکە هەروەکو خۆی دەمینێتەوە. 5 توان 4 واتە 25 جاران 25 کە دەکاتە 625. ئەگەر لە ناو کەوانەی بە دەیکردا کۆ 625، بەڵام چونکە کەمەکە توان 4 نییە هەر دەنووسرێتەوە. پرسیاری 8 5 توان 2 واتە 25، 3 توان 2 واتە 9. هەموو کەسیش دەزانی 25 کۆ 9 دەکات چەند، وەڵامەکەی لێرە دەنووسین. پرسیاری 9 لێرە توانەکە کەمەکە توان 7ە، چونکە توانەکە ژمارەی تاکە کەواتە کەمەکە هەر دەمینێتەوە. ئەوجە کەمی لێرە بنووسم یان لەسەرەوە یان لە خوارێ هیچ کێشە نییە. لە چێ دەینووسم ئەمن لێرە دەینووسم و 1 توان 7 هەر دەکا 1. 2 توان 7 گۆتمان لێرە یەکسان بوو بە 128 کەواتە 1 لەسەر 128 کەمەکەش هەر دەمینێتەوە. پرسیاری 10 کەم چونکە توان نییە هەر دەمینێتەوە. 3 توان 4 واتە 3 جاران 3 جاران 3 جاران 3، 3 جاران 3 9، 9 جاران 9 81. پرسیاری 11 لێرە کەمەکە توان 4ە، چونکە 4 ژمارەکی جووتە، کەمەکە نامینێ دەبیتە کۆ، بەڵام پێویست ناکە بنووسم 3 توان 4 هەروەکو ئێرە، بەڵام ئەو جارەی 81.
پرسیاری 12 کەم پێنج تواندوو چونکە کەمەکەش تواندووە توانەکەش جووتە کەمەکە نامینێ دەبیتە 25 ئەو کەمەی ئێرە دێتە خوارێ چونکە ئەو توان نییە چاریش تواندوو واتە 4 جاران 4 16 ئەو جە 25 16 لێ بڕوە بزانە دەکاتە چەند جوابەکە و وەڵامەکەی لێرە دەنووسین. بەهای هەر یەک لەم بڕانە ببینەوە بە پێی بەهای گۆڕاوەکە. زۆر ئاسانە تەنیا لە جیاتی دانان ئەو بڕێی وەکو خۆی دەنووسمەوە لە جیاتی پیتەکان ئەو ژمارانە دادەنێم کە لێرە نووسراینە ئەو جە پاشان شیکاری دەکەم. ئەوها بڕەکەم نووسیەوە لە جیاتی پیتی یەکەم کەم یەکی دادەنێم چونکە نووسرا بوو ئەو پیتە یەکسانە بە کەم یەک لێرە پیتی پیتەکانی دیش تەنیا لە جیاتی دانان بۆ وێنە لە جیاتی ئەو پیتە ژمارە 7 دادەنێم و لە جیاتی ئەو پیتە کەم 4 دادەنێم ئەو جا ئێستا چاچیان دەکەم. لێرە کەم یەک چونکە توانەکەی ژمارە چی تاکە کەمەکە هەروەکو خۆی دەمینێتەوە و یەک توانی هەرچبی ژمارەکە هەر دەکاتە یەک. ئەمن لە ناو کەوانەی هێشتمەوە چونکە لێک درایە لەگەڵ ژمارە 2 پاشان لێکی دەدەم لە هەنگاوی 3. ئەو جە لێرە لە جیاتی ئەو پیتەی 7 نووسی لە جیاتی ئەو پیتەی کەم 4 نووسی توان 2 لە هەنگاوی 3 2 کەمیەکەکە ئەوها دەنووسرێ و ئەو کەمە دێتە خوارێ 7ەکە وەکو خۆی دەنووسمەوە جارێ کۆیەکە وەکو خۆی بەڵام کەم 4 توان 2 چونکە کەمەکەش توان ژمارە چی جووتە نامینێ ئەو کەمە دەبیتە کۆ و کۆ لەگەڵ کۆی هەر دەکا کۆ چاریش توان 2 واتە 16 ئەو جە ئێستا 2 جاران کەم یەک هەر دەکا کەم 2 و ئەو کەمە دێتە خوارێ ناوکەوانەکەی 7 کۆ دەکەمەوە لەگەڵ 16 یەکسانە بە 23 پاشان کەم 2 کەم 23 چونکە هەردووچیان کەمن کەمەکە هەر دەنووسرێتەوە و 2 لەگەڵ 23 کۆ دەکرێتەوە دەبیتە 25 ئەنجامەکەی نێگەتیڤ 25. پرسیارەکەی دی ئەمن چا ناکەم پرسیاری 14 بە هەمان شێوە لە جیاتی پیتی 5 دادەنین 3 جاران 5 و لە جیاتی پیتی 7 دادەنین 7 توان 2 و لە جیاتی پیتەکەی دی 2 دادەنین 2 توان 4 و زۆر ئاسانە 3 جاران 5ەکە 15 نیوەکە هەروەکو خۆی جارێ دەنووسرێتەوە 7 توان 2 دەکات 49 و 2 توان 4 واتە 16 ئەو جە لە هەنگاوەکەی دی 49 جارێ 16 لێ دەردەکەین بزانین دەکات چەند جاران نیو واتە وەکو ئەوەی وایە دابەشی 2 دەکەین و 15 کەم ئەنجامەکە بزانین دەکات چەند. پرسیاری 15 پرسیارەکی گرنگە هەرچەندە زۆر بەباشی نەنووسرایتەوە. سەرجەمی یەکەم ژمارەی تەواوی موجەبی بە دوای یەک بریتیە لە ڕێسایەک هەیە لۆ دیتنەوەی سەرجەم ڕێسایەکی زۆر ئاسانە لۆ ئەو ژمارە یەک بە دوای یەکانە یەک بە دوای یەک واتە چ واتە 1 2 3 4 5 6 ئەوە یەک بە دوای یەکەکان لە 2 یەک دێن ئەگەر بمەوێ سەرجەمی ئەو پێنجەی ببینمەوە بێگومان ئەمن دەتوانم زۆر بە ئاسانی کۆیان بکەمەوە 1 کۆ 2 3 3 کۆ 3 دەکا 6 6 کۆ 4 دەکا 10 10 کۆ 5 یەکسانەوە 15 ئەوە زۆر ئاسانە. بەڵام ئەگەر ژمارەکان هاتوو زۆر بوون هەر 5 نەبوو بۆ وێنە
15 ژمارە یەکەم یان 14 ژمارە یەکەم ئەو کاتم نییە دانیشم یەک بە یەک چاچیان کەم زانایەکان ڕێسایەکیان دیتیتەوە کە ئەو نەئە واتە چەند ژمارە دەمەوێت کۆی بکەمەوە. لێرە ئەگەر 5 ژمارە بوو 5 ژمارە یەکەم واتە لە جیاتی پیتی 5 دادەنێ ئەگەر 5 بوو کووە ئەوها نیو جارانی 5 دەکەم لێرەش 5 لەگەڵ یەک نیو جاران 5ەکە با لێرە بنووسم 5 و 1 یەکسانە بە 6 ئەو جە 5 دابەش 2 جاران 6 لێرە لە کاتی جاران تەنیا ئەو دووە جارانی یەکە ئەو دووە دابەشی یەکە کاتە 5 جاران 6 یەکسانە بە 30 ئەو جە 30 دابەش 2 دیسان دەکاتە 15 ئەمنیش دەمزانی سەرجەمەکەی دەکاتە 15 لێرە کاتە ئەو ڕێسایەکی ڕاستە. ئەو جارەی ئەو ڕێسایە بەکاربینە بۆ دیتنەوەی یەکەم 14 ژمارە واتە 1 و 2 و 3 هەتا 14 لێرە ئەمە ڕێسایەکەی بەکاردەینم دەنووسم نیو جاران ئەو جە لە جیاتی پیتی ژمارە 14 دادەنێم پاشان 14 جاران 1 دابەش 2 دەکا 7 واتە ئەو 14 دابەشی ئەو دووەی دەکرێت لێرەش 14 لەگەڵ 1 یەکسانە بە 15 ئەو جە 7 جاران 15 یەکسانە بە 105 ئەگەر بتەوێ بزانی ڕاستەیان نا بژمێر بەکاربینە ژمارەکان کۆبکەوە لە یەکەوە هەتا 14 بزانە ڕاستە یان نا. گەیشتینە لای ڕاهێنانی ئازاد هەر یەکە لەو بڕانە لەسەر شێوەی هێز بنووسە زۆر ئاسانە 6 توان 4 تەنیا وەکو هێز دەینووسم لێرەش زۆر ئاسانە کەم 7 بەڵام لێرە دەبی کەوانەی دانێم ئەو جا توان 3 لێرە زۆر ئاسانە دەبی کەوانەی دانێم یەکسانە بە توان 2 لێرە کەوانەی پێویست نییە توان 4 بەهای هەر یەکە لەو بڕانە ببینەوە کەم 8 جاران خۆی 3 جار چونکە توانەکە ژمارە چی تاکە کەمەکە هەر دەمینێتەوە 8 جاران 8 جاران 8 وەکو ئەوی وایە 64 جاران 8 ئەوە بە بژمێر دەتوانین ببینینەوە 64 جاران 8 ئەمن لێرە ئەگەر بیبینمەوە بە خۆم 4 جاران 8 32 و 6 جاران 8 48 49 50 51 512 ژمارەکە کردیە 512 لێرە پرسیاری 21 ژمارە 2 توان 5 دەکاتە 32 واتە 2 جاران خۆی 5 جار پاشان 3 توان 5 واتە 3 توان 5 3 جاران 3 9 3 توان 4 دەکاتە 81 81 جاران 3 1 جاران 3 3 8 جاران 3 24 243 ئەگەر کورتکردنەوە هەبوو لە مابەینی 32 243 کورت دەکەمەوە بەڵام لێرە 32 دابەشی 8 دەکرێ و دابەشی 4 دەکرێ دابەشی 16 دەکرێ بەڵام 243 نازانم ئایا دابەشی 8 ناکرێ دابەشی 16 ناکرێ کەواتە دابەشی 4 ناکرێ بەڵام دابەشی 3 دەکرێت کەواتە باوەڕ ناکەم کورتکردنەوە هەبی هەر ئەو هادەی هێڵمەوە. پرسیاری 22
چونکە توانەکە تاکە کەمەکە دەمینێتەوە دەکا کەم یەک. پرسیاری 23 لێرە کەمەکە دەمینێتەوە چونکە لەژێر کەمەکە هێمای نییە، توانی نییە ببورن، کاتە دەمینێتەوە 2 توان 3 واتە 2 جاران 2 جاران 2 دەکا 8. ئەوجا لێرە ئەو کۆی دەنووسمەوە کەم 2 توان 4 چونکە توانەکە جووتە کەمەکە نامینێ 2 توان 4 دەکاتە 16. ئەوجا کەم 8 کۆ 16 یەکسانە بە 8 وەکو ئەوە 16 هەشتی لێ بڕوە. پرسیاری 24 چونکە توانەکە جووتە کەمەکە نامینێ دەبیتە کۆ 7 جاران 7 یەکسانە بە 49. لێرە توانەکە جووتە کەمەکە نامینێ 7 جاران 7 4 جارانی خۆی واتە 49 جاران 49. ئەمن ڕەنگە چاچی نەکەم بە بژمێر دەتوانی خوێندکاری ژیر چاچی بکەی بزانی 49 جاران 49 یەکسانە بە چەند. 5 توان 2 یەکسانە بە 25 و کەمەکە دێتە خوارێ 7 توان 2 یەکسانە بە 49. ئەوجا 49 25 لێ بڕوە چونکە ئەو کەمە دەگەڕێتەوە لۆ 49 ژمارەکان لێک دەردەکرێن هێمایەکەش هێمای کەمە و 9 5 لێ بڕوە یەکسانە بە 4 4 2 لێ بڕوە یەکسانە بە 2. ئەنجامەکەی ئەو های لێ دێ. پرسیاری 27 نیو توان 4 واتە 1 توان 4 هەر دەکا 1 2 توان 4 دەکاتە 16. کەم 3 توان 2 یەکسانە بە 9. ئەوجا لێرە ئەگەر بینم چاچیان کەم ژمارە 9 1 لەسەر 16 لێ بڕوا لێی کەم بیتەوە. ئەگە ژێرەکەیان ڕێک بێخم ئێرەش بکەمە 16 لێکی بدەم لەگەڵ 16. ئەوجا 1 لەسەر 16 کەم 9 جاران 6 54 9 جاران 1 9 لەگەڵ 5 4 پاشان 16 کە دەنووسرێتەوە 144 یەکی لێکەم بیتەوە دەکاتە 143 بەڵام هێمایەکە بەکەم. ئەوجا ئێستا لێرە ئەگەر کورتکردنەوە هەبوو دەتوانین کورتکەینەوە ئەگەر نا هەر ئەوها بەجێی دەهێڵین. دەشتوانین وەکو ژمارە چی کەرددار بینووسین 143 بە دوور و درێژی دابەشی 16 بکەین بەڵام ئەمن ئەوها دەیهێڵمەوە. بەهای هەر یەک لەو بڕانە ببینەوە بە پێی بەهای گۆڕاوەکە. دیسان زۆر زۆر ئاسانە تەنیا لە جیاتی دانان. لێرە پرسیاری 28 2 توان 2 دەکات 4 3 جاران پیتی د ئیش دەکات 12 3 جاران 12ش یەکسەر یەکسانە بە 36. کەوانەکەی دەینمە خوارێ توان 5 هئیش کەم 2 بەڵام چونکە توانەکە تاکە کەواتە کەمەکە هەر دەمینێتەوە 2 توان 5 یەکسانە بە 32. ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 2. پاشان چارەکەی وەکو خۆی جارێ دەنووسمەوە کۆیەکەی دەنووسمەوە 36ەکەی دەنووسمەوە 32 دوی لێکەم بیتەوە کەم 30. ئەوجا پاشان 36 جارانی 30 دەکەم بەڵام چارەکەی دەبی بنووسمەوە چونکە لێرە کۆیە لێرە کەمە ئەنجامەکە لە کاتی لێکدان دەبیتە کەم. ئەوجا 30 لێکی دەم لەگەڵ 36 یەکسانە بە سفرەکە دێتە خوارێ 3 جاران 6 8 3 جاران 3 9 یەکیشدا 4 180 لێ بڕوە 180 1080 چاری لێکەم بیتەوە
ئەنجامەکە بەکەمە 10 چاری لێ بڕوا 6 و لێرە دەبیتە 7 لێرە 0 لێرە 1 ئەنجامەکە دەکاتە 1076 بە نێگەتیڤ. پرسیارەکەی دیچا ناکەم چونکە تەنیا لە جیاتی دانانە، لە جیاتی ژمارەکان، لە جیاتی پیتی 16 دادەنێن لێرە کەواتە 2 جاران 16 توان 2 کەم 16 دیسان لێرە و 3 توان 2 واتە 9 کەم 11 توان 2 11 جاران 11 دەکا 121. ئەو های لێدێ ئەجە پاشان چاچی دەکەن یەکەم شت ناوکەوانەکەی 121 نۆی لێکەم دەکەینەوە ئەنجامەکەی بەکەم دەردەچی ئەوجە پاشان لێکی دێن لەگەڵ 16 ئێرەش چا دەکەین 16 جاران 16 کاتە هەموو کەس دەتوانێ چاچی بکە. دێمە لای پرسیاری سی. ئەگەر پیتی ن ڕاستەهێڵ بەکار ڕاستەهێڵ ئەگەر ن ڕاستەهێڵ بەکار بێ بۆ بەشکردنی بازنە، لێرە بازنەکەمان هەیە ڕاستەهێڵی بەکاردێنین هەتا ئەو بازنەی بکەینە چەند هەرێمێک یان چەند ناوچەیەک یان چەند بەشێک. لێرە چەند ڕاستەهێڵ بەکار هاتیە؟ ئەوە 1 ئەوە 2 ئەوەش 3 دانە. کە 3 دانە ڕاستەهێڵیان بەکار هینایە بازنەکە بوویتە 7 بەش. بەشەکان جیاوازن وەکو دەبینین ژمارە شیاندانایە ژمارە 1 ژمارە 2 ژمارە 3 ژمارە 4 ژمارە 5 ژمارە 6 ژمارە 7 بوویتە 7 ناوچەیان 7 بەش. زۆرترین بەش ناوچە ئەگەر 3 هێڵمان هەبوو لە 7 زیاتر ناتوانین چاچی بکەین. لێرە ڕێسایەک هەیە بزانین دەتوانین چەند ناوچەی بەدەست بینین ئەگەر ڕاستەهێڵمان هەبوو. ن لێرە واتە چەند دانا ڕاستەهێڵ. ئەو ڕێسای بەکاردێ بینە بۆ دیتنەوەی گەورەترین ژمارەی ناوچە ئەگەر هاتوو 7 ڕاستەهێڵمان بەکارهینە کەواتە لە جیاتی پیتی ن دەنووسم ژمارە 7 دەنووسم نیو هەروەکو خۆی ڕێسایەکەی بەکاردێنم ن توان 2 کۆی دەکەمەوە لەگەڵ ن ئەوجا کۆیەک. ئێستا لە جیاتی پیتی ن دەنووسم 7 کاتە نیو 7 توان 2 کۆ 7 کۆ 1 نیو 7 توان 2 واتە 49 کۆ 7 کۆ 1 دیسان نیو 49 کۆ دەکەمەوە لەگەڵ 7 9 7 16 و 56 کۆ 1 56 جاران نی وەکو ئەوی وایە 56 دابەش 2 چونکە دەکاتە وەکو ئەوی وایە 1 جاران 56 دابەش 2 کۆ 1 56 دابەش 2 بکەم یەکسانە بە 5 دابەش 2 2 16 دابەش 2 8 کۆ 1 28 کۆ بکەمەوە لەگەڵ 1 دەکا 29 واتە ئەمن ئەگەر بازنەکم هەبوو 7 هێڵم بەکارهێنا 7 ڕاستەهێڵ گەورەترین ناوچە بەدەستم بێ 29 ناوچەیە. ئەوجە بزانە ئەگەر کاتت هەبوو تاقی بکەوە بزانە دەکاتە 29 ناوچە یان ناکاتێ. بێگومان دەتوانی کەمتربی بەڵام گەورەترین شت 29 بەش یان ناوچە لە کاتی هەبوونی 7 ڕاستەهێڵ و هەبوونی بازنەیەک. ڕاهێنان و جێبەجێکردن هەر یەکە لەو بڕانە بە بەکارهێنانی هێز بنووسە. زۆر زۆر ئاسانە. لێرە دەنووسم کەم 3 توان 4 کەمەکەش توان 4. پرسیاری 32 زۆر زۆر ئاسانە. 5 هەردووچیان توان 3 یان ئەوها دەنووسم یان دەتوانم بنووسم 5 توان 3 و پیتی توان 3 ئەوهاش دەبی. پرسیاری 33 زۆر زۆر ئاسانە. 1 2 3 4 5 6 6 توان 6
پرسیاری 34 توان 5 تەنیا وەکو هێز دەیان نووس. ئەوە دەربارەی لاپەڕە 20. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.